ڕەشماڵی ئەم شەومان بردووتە دەشتی زەها و لەگەڵ هونەرمەندی دەمخۆش کاکادری ئەلیاسی. شاری شاویرانی شاری ناودارانی یەکەمین جار لە ڕێگای مامۆستایی کۆچکردو یەدوڵای ڕەحمانی و ڕۆشتمە ئیزگای کرماشان لەبیرم دێ سلەیمانی گدار المڵکی بەئاوان. من گۆرانیەکانم هەمووی تایبەتن، تایبەت بە شار، تایبەت بە خۆشەویست، تایبەت بە خێزانەکان. ئەجمە و جوانە ڕۆ منێ و سەڵبەهارێ. تەمەنی دوایەوە حەزمە کرد مامۆسایەک دەستم بگرێ ئەلفوبەیەکی موزیکم پێ بکە. کارێکی هونەری ئەبێ مەبەستێک لە پشتیوەیە بێ. پێش لە ئەوەی کە پێم بڵێن من بۆ خۆم ویستی خۆمان. هەموو شەوێ لە خەوندا لەگەڵ ئاڵیزان دار بەڕوویە لەو بنارە ئەەکەم بە